بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ئەو ڤایرۆسە نوێی کە ئێستا لە سەراسی جیهان قسە و باسی لەبارەوە دەکرایە ڤایرۆسێکی مەترسیدارە یاخودنا گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران خەرەداغی پسپۆڕی کۆندامی هەناسا. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی. ڕێزمێ زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر ڤایرۆسە HMPV بەڵێ ئەمە چییە؟ مەترسیدارە یاخودنا؟ وڵا لە چیەکەوە دەست پێەکەین تەمەن ئەمە پێوتی هیومان مێتا نیمۆ ڤایرس. ئەم ڤایرۆسە تاریخەکەی تقریبەن ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 2000 لە 2000 تەشخیصەکرێ، بەڵام لە 2001 جینەکەی تەشخیصەکرێ لەبەرەوە تاریخەکەی وا دانراوە کە 2001 بێ، بەڵام ساڵە پێشەوە ئەیدۆزنەوە لە وڵاتی هۆڵندە. تەمان ئەمە بڵاوە، ئەمە هەموو ساڵێک هەیە و لە وڵاتەکانە هەیە و لە ئەمریکا و لە بەریتانیا و لە سکەندیناڤیا و لە کەنەدا و لە یۆنان و ئەمە هەیە بەنیسبەتێکی کەم تەبعاً لە چاو ئەنفلۆنزا خۆیە. تەمان ئەم ڤایرۆسە مهمەکەی لەوایە کە ئەمەیان خاڵێکی زۆر گرنگە حەزەکەم هاوڵاتی بزانن. ڤایرۆسێکەی لە مناڵە پێوتی ڕیسپەرەتەری سینسیشیال ڤایرس RSV. ئەم ڤایرۆسە زۆر دەمێکە هەیە، لە ساڵی 1970 هەیە. یعنی ئەم ڤایرۆسە پێش ئەم بە تقریباً بە 30 ساڵ 50 ساڵ پێش ئەم هەبووە. ئێستا قسە و باسەیە کە ئەم ڤایرۆسی کە پێوتێ HM یعنی هومان مێتا نیمۆ ڤایرس لەوەوە هاتووە، یعنی ئەو گۆڕانکاریێکی تیا بووە ئەمە وەکو بڵێ لەوە سەرچاوی گرتووە کە سەیریان کردووە. بڵین دوای سەیریان کرد ڤایرۆسێکی تر لە هەمان کاتە هەبووە لە پێش خۆیەوە لە ساڵی 1970 تەشخیصیان کە بەنای ئاڤیان مێتا نیمۆ ڤایرس، یعنی ئەم ڤایرۆسە ڕەگ و ڕیشەکەی پێ ئەوترێ مێتا نیمۆ ڤایرس ئەبێ بە دوو بەشەوەیان پێوتێ ئەڤیان، ئەمیتریان پێ ئەوترێ هیومان. باشە ئەنج ئەم ڕیسپارەتەری سینسیشیال ڤایرس لەگەڵ کە مناڵ تووشی ئەبێت ئۆتۆماتیکی لە توشبوونی مناڵ بۆ ڤایرۆسە عادی و کە پێوتە ڕیسپارەت سینسیشیال ڤایرس کە سەیریان کردووە. ئەم سێ ڤایرۆسە مشتەرەکیان زۆرە. یەکێک کە مناڵ ئەوەیان نەگرێت لە تەمەنی بڵین یەک مانگ بۆ 4 مانگ کە ئیگرێ خۆی مەناعەت دروستەکە، وەکوایە ڤاکسینێکی کە پێوتە ناتشەڵ ڤاکسین لەو ڤایرۆسە کە ئیگرێ مناڵ خۆی ئۆتۆماتیکی ڤاکسینێکی پێ دژی ئەم ڤایرۆسەی تر کە دووەمە. یعنی ئەبێ بۆ نمونەمە زۆر گرنگە بۆ خەڵک لەمە تێبگە. ئەسڵی ئەم ڤایرۆسە لەوانەیە گۆڕانکاریەک بێت لە ئەوەی پێشووتری خۆیان کە پێوتی ئاڤیان، بەڵام کە دوایی سەیریان کردووە لەگەڵ ئەوەی کە مناڵێگرێت لە 1 مانگ بۆ 3 مانگ، تابان ئەم ڤایرۆسەی تر ئەمە کە پێوتی HM لە دوای 5 مانگی و 6 مانگی و دەست پێکا بۆ 12 مانگی و ئیتر لە هەموو عمرێکیشە هەیە. مانای وایە ئەم ڤایرۆسە تازە نییە، ئەم ڤایرۆسە کۆنە، ئەم ڤایرۆسە مەترسی نییە. گۆڕانکاریێکی بەسەر هاتووە. ئەمە خۆی ئێستا تەمان گۆڕانکاریەکە چۆن بوو لە ساڵی 2001 کە دۆزرایەوە بیل لەوە کرایەوە وەکو ئەنفلۆنزا ڤاکسینی بۆ بدۆزرێتەوە. ئەوە بوو لە ساڵی 2006 دەستکرا بە مەرحەلەی یەکەمی ڤاکسین دروستکردن بۆ ئەم. لە ساڵی 2019 مۆدەرنا ئەو ڤاکسینە عالەمێکی کە لە ئەمریکا فایسەر و مۆدەرناوی کە بۆ کۆڕۆنا بەکارات، ئێستا دەستی پێکردووە فەیسی یەکەمی تەواو بووە، زۆر ئێفێکتیڤیشە. حتا ڤاکسینەکە ناوی مۆد RNA ڤاکسینە، یعنی مۆدەرنا کە لە ئەمریکا دروستی کردووە. یعنی ئێستا مەرحەلەی یەکەمیش تەواو بۆ زۆر کاریگەرە، بەڵام لەبەروی ماتریاڵەکە زۆر نەبوو، تەنها لە هەرچە لە چەند وڵاتێکە کەیساتیشەیە وەکوی ئێستا، یعنی وەکوی ئێستا لەبەرەوە نەگەیشتە مەرحەلەی یەکەم، بەڵام من قەناعەتی خۆمایە فایسەر و مۆدەرنا بە چەند مانگێ دروستیکەن. باشە دکتۆر، مەترسیدارە ئەم ڤایرۆسەی کە ئێستا هەیە؟ نەخێر مەترسیدارنی. مەترسیەکەی لە چیایە؟ هەنێک کەس ئەڵێ ئێمە بۆ نمونە ئەمە پێشەکی هەورە تریشقەیەکی گەورەیە، بەڵام لە بەروی ڤایرۆسەکە خۆی مەوجود بووە. هەموو تەکویناتی ڤایرۆسەکە مەوجودە، هەمووی دۆزراوەتەوە لە پچکۆرەتیشون و هەمووی. لەبەرەوە مەترسیتیان نییە، چونکە ئەگەر مەترسیتیا بۆ ئێستا با من هەنێ ئەحسایی بە ئێستانی ئەحسایی بڵێم لە ساڵی بۆ نمونە لە ئەمریکا هەموو ساڵێک لە 12 هەموو ئەو ڤایرۆسە لە 12 لە ئەمریکا ئەم ڤایرۆسە بووە. لە ساڵی 2010 لە ساڵی 2012 لە ساڵی 2010 لە 115 هەموو ئەو مناڵانی لە ژێر ساڵ 5 لەستۆ داخلی خەستخانە بوون لە 115 بووە لە 2010. لە 2012 لە 108 هەمووی ئەوانی بە هەوکردنی سیەکانیش داخل بوون لە خەستەخانەکانی ئەمریکا لە ژێر 5 ساڵ و سەر و هەر ئەمە بووە. یعنی ئەمە یەکەم جار نیە. لە ساڵی 2018
بۆ ئەمەیان مهمە بۆی خەڵک بزانێ لە ساڵی 2010 هەر بەم ڤایرۆسە 14 ملیۆن مناڵ لە عالەما گرتوێتی یعنی لەبەرەوە با خەڵک بزانێ ئەمە تازە نییە. منداڵ زیاتر تووشە بێ وا دەردەکەوێت بەڵێ منداڵەکان زیاتر بن کوشندەیە ڤایرۆسەکە ئێمە وەکو وتم لە سەدا ئەگەر 100 مناڵ بیگرێ سەیریم قسەی منکە ئەگە 100 مناڵ بیگرێ بەپێ هەچی ئەو ئەحسانی لە عالەما بڵاو بۆتەوە لە سەدا 6 بۆ 12 دا ئەبەزێ لە سەدا 6 بۆ 12 دا ئەبەزێتە خوارەوە بۆ ناوسیەکان و بۆری هەوا بچکۆلەکان یعنی خەتەر نییە تۆ بڵێ وڵا مناڵەکەم گرتیوتە لە 100 مناڵ ئەگەر هەر ئەم ڤایرۆسە بگری ئێستا بڵین ئەوە 100 مناڵە ئەم ڤایرۆسی گرتووە لەو 100 مناڵ تەنها 6 یەچێتە خوارەوە لەو 6 کە ئەبێ بە سیڤیر لە سەدا دوی ئەوە یعنی نسبەتێکی کەم لە سەدا یەکیش کەمتر. دکتۆر شێوازی گواستنەوەی چۆنە؟ شێوازی گواستنەوەی ئەمە پێوتێ ڤایرۆسی کۆندامی هەناسەیە ڤایرۆسی کۆندامی هەناسە لە ڕێگەی هەناسە کۆندامی هەناسە لە لوتۆ دەست پێەکە کەواتە نیشانەکانی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە لە لوتۆ دەست پێ بکە پژمینمانەیە چاوسوربوونمانەیە بڵین ئەو بەلو تا بێتە خوارەوە کۆکەمانەیە بەڵغەممانەیە خیزەخیزمانەیە تەنگە نەفەسیمانەیە ئەمانەمانجا قوڕگێشە هەیە لەگەڵیان کە چۆ ناو قوڕقڕاگە و بۆ لای زمانە بچکۆلوان گوێی ناوەڕاستە گیریە گوێیان کپە بێ گوێیان یێشێ وردە ئەمە نیشانە سەرەکیەکانێتی لەگەڵ هەڵامەتە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ کۆرۆنا ڤایرەسە هیچ جیاوازیەکی نییە لەوانەیە کۆرۆنا خۆی جیاکاتەوە بە یەک دوو نیشانەی تر ئەجینە ئەمانە هەموو نیشانەکانیان لێگەچێ. بەڵام باسی کۆرۆنات کرد کۆرۆنا مەترسیدار بوو هەندێک کۆرۆنا شەپۆلی یەکەم شەپۆلی دوو تا شەپۆلی سێمیش هەر سێکیان خەڵکیانە کوشت نسبەتی کوشتن بەڵام لە کوردستانە گە سەیریکی بگەڕێن ناگەڕێنەوە بۆ ئەوێ بۆی هین بێت خەڵکیانە کوشت نسبەتی کوشتن زۆر بوو. بەس ئەمان مەترسیدار نییە و بەپێ حسانی تا ئێستا هەیە ئەو ئەحسان باشە دکتۆر ئەی ئەو دەنگۆجییانی چێ لەسەری دروست بووکەواتە تاوان دەنگۆجییا وەکو ئێستا هەموو عالەمەزانێ لە ئێستا حالیان ئەم شەپۆلە تازێ لە کەیا دروست دەبێ لە کۆتایی زستان و سەتای بەهار لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازە لە ئەمریکا لە دوای بەهارەوە دەست پێکە تا مانگی 6 و 7 ژەڕوات بەڵام لە وڵاتانی خۆمانە و لە وڵاتانی کە ئێستا زۆری لایە وەکو سین ژمارەیان هەیە لە سین لە کۆتایی زستان و بۆ بڵین تا بەهار ئەڕوات لای خۆشمان هەروایە لای خۆشمان هەروایە مشکیلەکەمان لە چیە مەجموعەیە خەڵکەیە مەناعەیان کەمتر لەوی تر یا بۆ گەورەیە نەخۆشی درێژخانی سیەکان و بۆری هەوا بەتاوەتی ڕەبوو نەخۆشی ترمانی پێوتێ هاوکردنی درێژخانی بۆری هاوسیەکان لەمانە نیسبەتی مردنیان زیاکە بۆ ئەنفلۆنزاژ زیاکە بۆ ئەوان تریشەر زیایی کردووە لە ساڵی 2020 بۆ 21 وەرە خوارەوە بۆ 19 16 هەموو ساڵێک لە ئەوروپای موحەدان نزیکەی 160 بۆ 200,000 کەس ئەمرێ لە زستانە بەتایبەتی لەو گروپە کە مەناعەیان کەمە لەبەرەوە ئەمەی کە ئێستا بۆچی لە سین ئەم دەنگۆی بڵاو کردو سەیریان کرد ژمارەکەی زۆر زۆرە لێکێ لە خاڵەکانە کە باسی سین ئەکری و خۆیان هینەکەن ئەڵێن ئەمە خۆی بە تاقی تەنیا نییە خۆی بە تاقی تێنێ ئەلەم کاتا لە سینە سێ ڤایرۆسی تر چوون بەیەکە کاتی خۆی باسی مەشم کاتێک کە تو یەک ڤایرۆزەگری دوانەگری سیانەگری کە یەکێکە گر نیشانەکانی سوکترە کە بوو بە دوان نیشانەکانی قورسرە کە بوو بە سێ مەناعەتدا ئەبەزێن ئەچێ بۆ خوارەوە بۆ سیەکان و هەوکردنی سیەکان و ئەمە لە سینە پێیان وایە ئێستا دوو ڤایرۆسی تری لەگەڵایە بێجگەل ئەنفلۆنزاکە ئەمە لەگەڵ ڕاینۆڤایرۆس یعنی ئەم سیانە بەیەکەوە لە هەنێ خەڵکە وای لێ کردو چیەکرا مۆزوعەکەی قورس کردووە مۆزوعەکەی تووشی نەخۆشی کردن و نسبەتێکی زۆر داخلی خەستخانەکان بوون. باشە دکتۆر چارەسەرەکانی کەواتەوە کۆمەژت پێکرد هەر لە شێوەی هەڵامەتە کەواتە هەموو چارەسەرانی کە بۆ هەڵامەت بەکارێت بۆ ئەمیش بەکارێ چارەسەرەکەی لەبەرەوەی ئەم لە ڕووی تەنزیمی خەلایەکانیەوە لە ڕیسپارەتەری سینسیشیال ڤایرۆزە چیە ئەویش لەم ئەنتیڤایرۆسێکیان بۆ دۆزیوەوە کە هەر بەکاریە لە هەنێ شوێنە پێوتێ ڕایباڤیرین ئەنتیڤایرۆسێکە بۆ نەوعەکەی تر بەکاریە ئەڵێ لەوانەیە ئەمە ئەگەر بەکاربێنێ بۆ کەی سەخرا ئێستا لە سڵین بەکارێنن ئەینەن بۆ ڤایرۆسەکەی ترەوەی لە مناڵی بچکۆلای گرێت لە 2 بۆ 6 ساڵیەک بۆ 6 مانگ لەو فترەیە ئەوی تریانەگری ئەم تۆزێت مناڵەکە گەورەترە ئەڵێ احتیمال هەیە ئێستا بەڵام نە ئەنتیڤایرۆسمانێت تا ئێستا بۆ خۆی نە ڤاکسینمانێت تا ئێستا بۆ خۆی بەڵام دیسانەوە ئەڵێ ئەو کەسی ئەو مناڵی کە ئەمەی تەمە هەموو مناڵی لەوانەیە سەدەها ملیارد مناڵ ئەیگرێ ئەڵێ ئەمانەی کە ئەم ڤایرۆسی تریان گرتو کە شایع لە سا 20 هەمووی ئەیگرێ
ئەڵێ لەوانەیە ئەمە بۆ خۆی مەناعەیەکی تەبیعی دروستەکات دژی ئەم ڤایرۆسە. زۆر باش. ئەم دوانەمان نییە، نە ئەنتی ڤایرۆسمانەیە، نە ڤاکسینمانەیە. زۆر باش. ئەمێنێتەوە سەر باقیەکەی تری کە پێی ئەوتێ چارەسەر و خۆپاراستنی گشتی لە هەموو شتێک گرنگتر خۆپاراستنەکەی چییە؟ کەسێک تەمان ئێمە ئەبێ ڤایرۆسەکە بدۆزیتەوە. ئەژینە ناکرێ من لەسەر تەلەڤیزۆن ئێستا قسە بکەم بڵێم لە کوردستانە ئەوەنە حاڵەتمان هەیە و ئەمە ئێستا هەیە ئەمە نابێت، چونکە ئەمە یاحتیمەستە بۆ نمونە من حەز دەکەم یەک دۆکۆمنتی بەمێ لە بەریتانیا کە تاڵەن گەورەترین دەوڵەتە ئەمەی ئێستا حالیان لە ئەمە معلوماتی ئەم هەفتەیە ئەڵێ ئەدینۆ ڤایرس لە سا 2.9 ڕاینۆ ڤایرس لە سا 8 پارە ئینفلۆنزا 1.5 ئەمە HM 4.5 لە هەمووی. باشە ئینفلۆنزا لە سەدا 30 باشە کۆرۆنا ڤایرس لە سا 3 ئیستا باشە ئەوی مناڵەکە لە سەدا 7 ئەمە دۆکۆمنتە من ناتوانم بڵێم ئەمە ئێستم پەتایکە لە کوردستان هەیە ئەم ڤایرۆسەیە نابێشتیوە تێکەڵێ لە بەڵگەمان نییە ئەمە بەڵگەیە لە بەریتانیا باشە ئەم بەڵگێت تازەترین هەفتەی ئەخیرە. دکتۆر کەواتە هەندێک کەس وتیانە ڤایرۆسە خۆیەتی و پەتایکی ئێستا بڵاو نابێت تێکەڵێ من ئەمە چەنەها جارێت چەند ساڵە قسێت تێکەڵێ لە هەمووی. دکتۆر کەواتە خۆشبەختانە ڤایرۆسێکی مەترسیدار نییە و لە شێوەی هەڵامەتدا کەواتە بە ئەمە کۆتایی پێبێنین دواپرسیارمەوەیە من تۆ زۆر بەرنامەمان کرد لە سەردەمی کۆرۆنایە و زۆر هانی خەڵکمانەدا کە ڤاکسین بەکاربێنن دەنگوێک لە نێو خەڵکیاڵێنم ڤاکسینە وەکو شتێکی تەوقیت کرا وایە لەکوێ بیانەوەی تر لە ناومانە بن ینی خراپەوانی کردویانە شتی وا هەیە ئەزانی چۆن ئەوە بیانەوە چێ لە ناوبەرن کورد نەتەوەیەک نییە بیانەوە بە ڤاکسین لە ناوبەرن نەگەر کورد لە جیان لە جیهانی ئێمە بینیمان ئەمەی کە من ئەمێ بیڵێم جارێکی تر مرۆڤایەتی ناگەڕێتەوە بۆ سەردەمی کۆرۆنا ڤایرس جارێکی تر مرۆڤایەتی ناگەڕێتەوە لە ماڵەکانە دایانێنەوە خەڵک خۆی قبولی ناکە ئەوەی کە زۆر گرنگە لەم ڤایرۆسا باسی بکرێ ئەوی ژەوەیە کە ئەم ڤایرۆسە شوێنی مەترسیدار نییە ئەگەریەوە بچن ئەوانی ئێستا لە کە تەشخیص کراوە ینی تەشخیصکراوە ئەم ڤایرۆسە ئێستا لای ئێمەیە لە سینایە لە هندستانە لە هندستان لەو هندستانە گەورەیە کە خۆی سەرچاوی دروستکردنی ڤاکسینە تا ئێستا ژمارەی کەیسەکان بەدەست حسێبیەکەن چۆن ئەبێ لە کوردستانە بڵێ هەمووی ئەوەیە نە دکتۆر مەبەستم لەوەیە ینی ئەوانی کە بۆ کۆرۆنا ڤاکسینیان بەکارێنە یانم ڤاکسینەی تر تەوقیتە لە جسمتانە وەرکات بیانەوێ دوگمەیە کە دەستی پیانێن و داونمان من بڕوان بۆ قسانانی ئەوانە ینی من بڕوان بە شعوەزە و خێ و ئەم شتانە نییە بیخێتە لەشی ئینسانەوە و ئەگەر نازانم بە شەریەت پێویستی ئەگەر ئەمریکا و رووسیا و سین پێویستیان بەوە بێ بەو شێوانەیەکن کە ئێستا لە جیانای بین پێویستیان بەم ڤاکسینە نییە ئێمە نەزۆکەن و پێم بڵێ کەسێک بۆی ڤاکسین و نەزۆک بوو بێ پێشووتر خۆی هەر مناڵی نەبووە بۆ نمونە ئەوە شێرپەنجە شێر ناشتی وانە یەک کەسم بۆ بدۆزنەوە لە عالەمە بۆی ئەم ڤاکسینەوە تووشی شێرپەنجە بوو بێت یەک کەسم یەک دۆکۆمنت من ئێستا لێرە قسە ناکەم مەسوولم لە قسەکەی خۆم پێم بڵێ کەسێک تووشی سەرەتانی سی بوو بێ با کەیسەکە بێنن بۆم جاو کاتە من وەکو محامیەک لەسەر کەیسەکە قساکەم کاک ڕانکۆجیان خەڵک بەداخەوە بە تایبەتی لە وڵاتانی کە دۆکۆمنتمانە بەحوسمانە ریسێرچ ناکری هیچ توێژینەوەیەکمانە لەسەر هیچ شتێک زۆر یعنی لەبەرەوە قسەکانیشمان زۆر جار بێ ئەساسە بێ داتایە بێ دۆکۆمنتە یعنی لە خۆوانەوە قسەکەین ئێستا من ناوێرم بڵێم لە سەدا ئەوەنە ئەبێ بڵێم بەریتانیاڵە لە سەدا ئەوەنە بەس من ناتوانم بڵێم ئەم ڤایرۆسی کە ئێستا هەیە هەمووی ئەوە نەڵێم تێکەڵەیە تێکەڵەیەکە بێکە ئەنفلۆنزای ئەوەیە ئەدینۆ ڤایرۆسە ڕاینۆ ڤایرۆسە پارە ئینفلۆنزای کۆڤیدە هەموویەتی بێکەوە زۆر بەڕێز دکتۆر کامەران قەرەداغی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆندامیاناسە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ خۆشبەختانە ئەم جارە بەرنامەکەمان بە گەشتبینی و کۆتایی پێات کە ڤایرۆسەکە مەترسیدار نییە سپاس دەکەم خۆشەویستان تا پێتانەگەین و بە یارمەتی هاوکارانم کاتێک خۆشخۆتان لەگەڵ